بسم الله الرحمن الرحیم. خۆشەویستانی بەرنامەی نووسین و یادەوەری خۆشحاڵم کە لە دەرفەتێکی دیکەدا خوای پەروەردگار ئەمانەتی تەمەنی پێبەخشین و هاتینەوە خزمەت ئێوەی خۆشەویستانم. ڕەنگە نزیکی ئاخر و ئۆخری کتێبی خواناسی ئاین ئیمان لە نووسین مامۆستا عەلی باپیر بن. ئێوە خۆتان نەزانن کە چەند ئەڵلقەیەکی ئەم بەرنامەیەمان تەرخان کرد بۆ تاوتوێکردنی ئەم کتێبە و لە تەنیشتی کتێبەکە و خوێندنەوە و ناوەڕۆکی کتێبەکەش کۆمەڵە پرسیاری دیکەشمان هێنا پەیوەست بە مەسائیلی خواناسی و هەروەها ئاین و ئیمانیش. بۆیە ئەو بەڕێزەی کە دەیەوێت جارێککە بگەڕێتەوە بۆ سیلسیلەی ئەم بابەتانە، ئەوەی کە پێوەستە بێت بە مەسائیلی خواناسی و هەروەها ئاین و ئیمان، دەکرێت بگەڕێتەوە بۆ بەرنامەکانی پێش ئەم ئەڵلقەیە بۆ ئەوەی سەر لە نوێجارێککە هەمویان بە مەجموع یاخود با بڵێن بە کۆجۆی لێ بگرێ بۆی لە کۆتاییە ئەوەی کە دەیەوێت دەستی بکەوێ. سوپاس بۆ ئەوەی کە هەمیشە ئێوە لەگەڵمان نابووین، بەردەوامیش پێشنیارمان پێڵێن یاخود ئاگادارمانەکەنەوە لەوەی کە بەرنامەکە تا ئەم لەحزێ متابعێکی زۆر باشی هەیە و هەروەها تا ئەم لەحزەیەش دەکرێت بڵین ئەم بەرنامەیە خۆشەویستە لە لای بینەران، لە لای بیسەران، بە تایبەتیەوەی کە لە ڕادیۆکانیش لێ دێتەوە. سوپاسی ئەو ڕادیۆیانەکەین کە لە هەر شوێنێکن لە هەر دەڤەرێکن کە گرنگی بە بەرنامەکدەن، چونکە بەشێک لە هاوڵاتیانی خۆشەویست، بەشێک لە بیسەران لە ڕێگای ڕادیۆ گوێ لەم بەرنامەیەگرن. یەک دوو بیسەر لەم ڕۆژانەیە تەلەفۆنیان بۆ کردم کە ئێمە لە ڕێگای ڕادیۆ گوێمان لێگرتووە بۆ بەرنامەکە، بە تایبەتی ئەو چەند ئەڵلقەی کۆتایی زۆر قسە و باسی لەسەر بوو و هەروەها زۆریش دەستخۆشی بۆ هاتووە. سوپاس بۆ بەڕێستان، سوپاس بۆ ئەوەی کە بینەرە لە تەلەڤیزیۆنەوە، ئەوەش کە لە ڕادیۆ دەنگمان نەبیستێ. سوپاس بۆ خودی مامۆستا عەلی باپیریش کە ڕاستەکەی من ئەندازەیەک ئازادم لەوەی کە پرسیارەکانی دڵی ئێوە بکەم. سوپاس بۆ ئەوەی کە مامۆستا ئەوەی کە با بڵێن ئەو ئەمیرە و منیش مەئمورم، یاخۆ با بڵێن منیش ئەندامێکم لە کۆمەڵی ئیسلامی ئاوا حسابم لەگەڵا ناکە، بەڵکو وەکو پێشکەشکارێ وەکو خاوەن ڕێک حسابم لەگەڵاکە. سوپاس یەکەم جارێککە بەخێر بێ مامۆستا، زۆر سوپاس بۆ جەنابەت. زۆر سوپاس بۆ جەنابیشت و بۆ بینەر و بیسەرانی بەڕێزی. سوپاس دەکەین. مامۆستا ئێمە لە درێژەی ئەم بەرنامەیە زۆر قسەمان لەسەر ئەم بابەتە کرد، ئەوەی کە پێوەستە بە خوداناسی، بە ئاین، بە ئیمان، بە تایبەتی بابەتی ئیمانی کە خەڵک زۆر حەزەکە گوێی لێبێ. دەمەوێت پرسیارێکی زۆر گرنگ بکەم، ئەوەی کە مادام ئیمان ئەوەندە گرنگە و ئەوەندە کاریگەرە لەسەر ئینسان، و مادام ئیمان هەر پەیوەست نە بە قیامەتیەوە بەڵکو بە دنیاشەوە، یعنی دنیا و قیامەتی ئینسان پەیوەستە بە ئیمانەوە، بە ئەم پرسیارە بکەین بۆچی خوای پەروەردگار ئەم با بڵێن ئازادی یاوە بە مرۆڤ کە ئیماندار بێ یاخود بە ئیمان بێ، یاخود ئیمان هەڵبژێرە یا هەڵی نەبژێرێ. قسەکە لەسەرەوەیە نەدەکرا للای مەثەل الأعلا، نەدەکرا مەسەلەن ئینسان بە ئیمانداری تەواو لەدایک ببێ بۆەوەی یاخود با بڵێن ژیانی سەراپا ئیماندارانە بوایە بۆ ئەوەی کە مادەم ئەم بابەتە گرنگە نەچوایە دەستی خۆی هەڵی نەبژاردایە، بەڵکو هەر خوای پەروەردگار لە ئەزەلەوە واخود لە خوددا کردەوە ئەمەی بۆ بکردایە، لە سروشتی خۆیان ئەمەی بۆ یەکلایی بکردایەوە بە ئیمانداری بژیایە. بەڵێ پرسیارێکی بەجێ. سپاس دەکەم. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. وڵا کاکە پەیوەندبەر لەوەی بێمە سەر وەڵامی پرسیارەکەت، بە پێویست دەزانم کە سێ ڕوونکردنەوە بدەم. یەکەمیان لەبارەی ئەو بەرنامەوە کە بینەران و بیسەرانی بەڕێز لێی بەهرەمەندن، من پێش هەموو شتێک سوپاس و ستایشی خوای پەروەردگار دەکەم کە بتوانی شتێک بڵێ ببێتە مای دڵڕوونی و بەرچاوڕوونی خەڵکو و خوشکان و برایانمان. و دوای ئەوەش بە حەقیقەت من سوپاسی جەنابیشت دەکەم و سوپاسی سافەکەشت دەکەم کە هەموو جارێ ئەرگ دەچێشن لە سلێمانیەوە دێن، و ئەنجا دوای ئێوەش سوپاسی هەموو خوشکان و برایان بە هەموو تەمەنەکانیان دەکەم، هی هەموو لایەک، چه ئەوانە کە بەرنامەکە دەبینن و چه ئەوانش کە دەیبیستن لە ڕێ ڕادیۆکانەوە،
سوپاسیان دەکەم کە ئەوانیش بە تەنگ ئەوەوەن هەوڵ دەدەن چ لە ڕێی ئەو بەرنامەی ئێمەوە چ لە ڕێی هەر بەرنمەیەکی دیکەوە هەر وتارێکی دیکەوە یا لە ڕێی خوێندنەوە هەوڵە زیاتر لە ئاین و بەرنمەکەیان شارەزا بن و تێدا بەرچاوڕوون بن. هەڵبەتە ئەو بەندایەتیەکە بۆ خۆیان دەیکەن خواپەرستیەکە وەرکێکی سەرشانە خۆیان ئەنجامی دەدەن، بەڵام ئێمە شەر کەسێ شتی باش بکە وەڵا باشەی پێ دەڵێنەوە لێی مەمنونین و سوپاسی دەکەین و دەستخۆشی لێ دەکەین. ئەوە ڕوونکردنەوەی یەکەم. ڕوونکردنەوەی دووەم شتێکت گوت جەنابەت کە پڵان کەس وەکو بڵێن کەسی یەکەمی کۆمەڵی ئیسلامی منیش وەکو ئەندامێک من نەکرد لەگەڵ جەنابەت کاک پەیوەند، خوا سوبحانەوە تەعالا سروشتەکەی وا خوڵقاندوم لەگەڵ هەر کەس کە دادەنیشم یا لەگەڵ هەر کەس کە معامەڵە دەکەم، یعنی بە سانتیم و بە میلیمەتر خۆم پێلەوی زیاد نییە. بەڵکو زۆر جار دەڵێم من ڕەنگە خوا زۆر شتی فێر کردبم نەمتوانێ بە کاریان پێ بکەم، بەڵام هیوا هەیە بەس ئەوەندە دەزانێت کە کاری پێ دەکا هەمووی ئەوانە ڕەنگە زۆریان لە ئێمە باشتر بن لە خوا نزیکتر بن. من کە نوێژ دەکەم مەگۆر چۆن دەرا بە زۆری ئیمامم قسمەتەکەم وایە پێش نوێژی دەکەم، زۆر جار بەدڵم دادێ دەڵم خوایە ئەوانەی کە لە پرسنەوە نوێژ دەکەن تیاندا هەیە لە تۆ نزیکترە، خوایە یعنی نوێژەکەی لە هی من چاکترە لەبەر ئەوان هی ئێمەش قوبوڵ کە و لێمان ڕازی بە و لێمان خۆش بن. و من پێم وایە ئەوە کە مرۆڤ خۆی پێ لە خەڵک زیاد بێ زۆر خراپ تێگەیشتووە. جارێ یەکەم کە دەگەڕێینەوە بۆ ئەسڵ و بنەچەکەمان هەمومان لەگەڵین، كلكم من آدم وآدم خلق من تراب يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى همان لداك بابيكين أو داك بابشمان لخاچی زەوی دروست بوون. کەواتە ئێمە مادام لە خاچین دەبێت خاشی بین، خاکی بوون یعنی خۆ پێ زۆر نەبوون لە ڕاستیدا ناسینی ئەسڵ و بنەچەکەی خۆتە، تۆ لە خاچی. هیچی لە عاریفەکان لەخوا ناسە گەورەکان دەڵێ تەماشا عەزەمەتی خوا بکە لە دروستکراوێکی زۆر کەمبایەخی خۆی کە قوڕە، ئاخر قوڕ بە شوێنێک تۆ بنووسێ خواخواتە زووی لێ بکەیەوە، لە دروستکراوێکی زۆر کەمبایەخی خۆی کە وەکو جەستە و لە دروستکراوێکی زۆر بایەخداری خۆی کە ڕوحە ئەوی شەر دروستکراوی خۆیە، مەخلووقێک کائینێکی دروست کردووە کە لە نێو هەموو گەردووندا ئەوی کردو بە جێنشینی خۆی کە لە دوو توخم لە دوو پێکاتە پێکاتوە، شتێکی زۆر کەم بایەخ و شتێکی زۆر بایەخدار. شتە کەم بایەخەکە دەزانین چ شتە بایەخدارەکە ڕوحە بەس تێناگەین چۆنە و ئەوەندە لە سەروی مادەوەیە، مەخلووقێکی زۆر ناوازەیە. ئەوە هەمیشە ئەو مرۆڤە لە نێوانی جەستەی و ڕوحیدا هەمیشە لە هەڵکشان و داخشاندایە، داخوازی جەستەیەکان ڕادیکێشنەوە بۆ خاک و ئەشواقە ڕوحیەکان دەیانێ بەرزیکەنەوە بۆ سەرێ. بۆیە ئینسان ئەوە وەکو ئەسڵ و بنەچەکەی خۆمان وەکو لای خوش سوبحانەوە تەعالا هەرخوا دەزانێ ئێمە سەرنجاممان چۆن دەبێەوە، هەرخوا دەزانێت کە چۆن دەبێت چێ لەکوێیە. خوا دەفەرمێ فەلا تزەکوو ئەنفوسەکم هو ئەعلەم بمەن اتەقا، خۆتان پێ پاک و چاک نەبێ، خوا زاناترە بەوەی چی ئەهلی تەقوایە. جاخوا بلوت و کەڕەبی خۆی ئەو حەقیقەتەمان باش لە عەقڵ و دڵدا بچەسپێنێ بۆی خۆمان پێ لە کەس زیاد نەبێ بەنسبەت خەڵکێک کە مامەڵەیان لەگەڵدا دەکەین و بەنسبەت کەسانێکیش کە چاویان لە خۆسەپاندن و ملهوڕیە لە بەرامبەر هیچ کەسدا خۆمان پێ لەو کەمتر نەبێ، هەمومان مرۆڤین بەندەی خوای. ڕوونکردنەوەی سێمیشم دەربارەی ئەو کتێبە بوو، ئەویستم سەران و بینەرانی بەڕێژی بزانن وەکو موژدەیەکیش. ئەم کتێبە کە لە پێشەکیەکەشدا نووسیومە و لە پێشەکی چاپی سێمی بە تەمایین بکەینەوە، لەوێشدا دووبارەم کردوتەوە. کتێبێکی زۆر خۆشەویستی منە و کاتێک کە تەماشای دەکەم و دەی خوێنمەوە یا جەنابەت پرسیاری لەسەر هەڵدەستێنی زۆر هەلو مەرجی کە ئێستا
بەو شێوەیە نین کاتی خۆی کە گوزەراندومە لە گوندی سەرسیان لە گوندی ماخۆ بزنان ئەو کتێبە لەو دوو گوندە نووسراوە زۆر بیرەوەریم دێنەوە یاد ئەم کتێبە ئێستا دوای کۆمەڵێک دەستکاری لە ڕووی ڕاستکردنەوەی هەڵەت چاپی و شتەکان کە تێدا بوون و ڕوونکردنەوەی هەندێک گوشەی کوردی کە ڕەنگە بۆ هەندێک لە خوێنەران ماناکەیان ڕۆشنە بێ لە پەراوێزا ڕوونمان کردوونەوە فەرموودەکانمان بە ژمارەوە جارێکی کە ڕێکتر تەخریج کردوون و دیزاینەکەمان گۆڕیوە و لەمە دوا بە شێوەی مجەڵەت چاپ دەکرێت کۆمەڵە گۆڕانکاریمان تێدا کردوون ومێدمەوە کە ئەم کتێبە لەمەدا زیاتر جێگەی بەهرە و سوودی خوێنەرانی بەڕێز بێت. بەرەتە پرسیارەکەتەوە وکوتم پرسیارێکی بەجێیە، یعنی ئەو پرسیارە نەکرد جەنابەت من لە مەوسوعەی ئیمان و ئیلحاددا کردومە بە پرسیارێکی سەرەکی ئیشکالێکی سەرەکی کە ئایا نەدەکرا خوا سوبحانە وتەعالا ئێمە تووشی ئەو هەوڵدان و مەشەقەتە نەکە هەر بە ئاسانی وامان خوڵقێنێ یاخود خۆی چونکە خوا بای خوڵقاندووین ئێستا ڕووی دەکەمەوە خۆی سوبحانە وتەعالا وای مامەڵە لەگەڵ ئێمەدا کرد باوکو چۆن خۆر دەبینین مانگ دەبینین ئەو خوای پەروەردگارمان بینی بایەوە بە چاوی سەر و ئیدی ئەو هەموو کێشە و مشتومڕە لە نێوانی ئەهلی ئیمان یاخود خواناسان و خوانەناساندا نەبوایە دەگونجا وا بێت ئەو شتێکی مەحاڵ نییە وەخوا بۆ هەندێک لە دروستکراوەکانی خۆی وای کردووە فریشتەکان دیارە هەمیشە لە خزمەت خوای پەروەردگاردان لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون و جگە لە فریشتەکان ئینس و جنی لێ بێنە دەر مرۆڤ و جن دروستکراوەکانی دی هەر لە ڕووەکەوە هەر لە ژیاندارانەوە بە هەموو جۆرەکانیان ئەوەی لە هەوادا دەژین ئەوەی لە دەریادا دەژین ئەوەی لە سەر خاک دەژین ڕۆک و شیناورد بە هەموو جۆرەکانیانەوە و مادەی بێژیان بەپێ ئەو ئاەتەی سوورەتی الإسراء کە دەفەرمێ تسبح له السماوات السبع والأرض ومن فيهن وإن من شيء إلا يسبح بحمده ولكن لا تفقهون تسبيحهم إنه كان حليما غفورا. كما تفسير سورة إسراء دا سال جير شابها بتفصيل أو آيات هنا شو هندي لزانان قلت أنا وما بس ذويك خوا فرمي كذا فرمي لا تفقهون تسبيحهم. طبعا آياتك أواد فرمي حود آسمان كانوا زوي وهرشي تيان دا إخوا بباك دا قريو ستعيشي دكاك وهيش تكنية وإن من شيء يعني ما من شيء إلا يسبح بحمده هيش تكنية مقر خوا بباك دا قريو ستعيشي دكا ولكن لا تفقهون تسبيحهم بلام إيه ولا بباك قرتن وستعيش كرني أوان تيناغن إنه كان حليما غفورا براسي خوا زور هيدي ومن دا كسانك عقل وإرادة وشعوري بيداون كسي خوا بباك ناقرن ليان دا قري هيدي ومن دا سزايان نادا غفورا ولي بردشا جهندي لزانان وين ليك داوتوك ولكن لا تفقهون تسبيحهم أو الروي لكافر كان أي بيبروا كان إيوة تيناغن قلت أنا أجنام بس في بزماني حال أو دوس كراوانا بزماني حال باشي بخوا دردبنو ستايشي دا كان بلام لراسي دا بزماني حال شتيشي مفهومة دي بخوا دا فرمي بلام تيناغن من في مواكا نخير بلكو همو دوس كراوكان بشێوەیە کە ئێمە نازانین چۆنە هەر بەڕاستی نازانین چۆنە خوا بە پاک دەگرن و ستایشی دەکەن بۆ وێنە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دەستی مبارەکیدا دەن کە چەو بەردی گچکە تەسبیحاتیان کرد و گوێیان لێ بووە خواردن لە پێشی بۆ تەسبیحاتی کردووە بنەدار خوڕمایەکە وتاری لە سەرداوە کاتی مینبەریان بۆ دروست کردو چۆتە سەر مینبەرەکە ناڵاندوویەتی وەکو چۆن بەچکە حوشتر دەناڵێنێ فەرموویەتی بەردێک هەیە لە سەروی مەککەوە پێش پێغەمبەراتی سەڵاوی لێ دەکردن دەیگوت ئەی محەممەد تۆ پێغەمبەری خوای ئێستاش ئەو بەردە دەناسمەوە کەواتە بەپێی ئەوە هەموو دروستکراوەکان هەر لە گەردیلەوە تاکاکەشان هەمویان خوا بە پاک دەگرن جا کەواتە خوا سوبحانە وتەعالا مرۆڤی
هەڵا واردووە لەو بنچینێ لەگەڵ جن بۆچی چونکە ئەو دووە بۆ تاقیکرانەوە دروست کراون. پێغمبەر عەلەیهی سەڵات وەسەلام مەبەستمەوە بوو کە مرۆڤیش ئەگەر لە خۆی تێک نەدا سەر لە خۆی نەشێوێنێ ئەویش خوا وای خوڵقاندووە خوای خۆی بناسێ بە بەڵگەی ئەو فەرمایشتەی پێغمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە دەفەرمێ كل مولود يولد على الفطرة فأبواه يهودانه أو ينصرانه أو يمجسانه وەک پێشتیش مانامان کردووە. هەموو مرۆڤ هەموو لەدایک بوویەک لەسەر خواڕستێک لەدایک دەبێت واتە ئەو خواڕستەی کە خوای خۆی بناسێ. دوای بابودایکی واتە ژینگە و دەوروبەر دەیکەنە جوولەکە دەیکەنە نەسڕانی یا دەیکەنە مەجووسی. فەرمایشتێکی پێغەمبەر هەیە عەلەیهی سەڵات وسەلام لەولا ئەن الشەیاطین یەحومون عەلی قولوب بەنی ئادەم لەنەظەروا ئیلی مەلەکوتی سەما وەکو لە موسنەدی ئەحمەددا هاتووە. ئەگەر لەبەرەوەنەوە شەیطانەکان بە دەوری خولی دڵی مرۆڤەکان هەڵدێن واتە لەگەڵیان خەریک دەبن دڵیان تێک دەدەن تەماشای مڵکی فراوانی خوای پەروەردگاریان دەکرد. کەواتە خوا سوبحانە وتەعالا مرۆڤیشی وا خوڵقاندووە کە ئەگەر لە خۆی تێک نەدا ئەویش خوای خۆی بناسێ. بەڵام دێمەوە سەر پرسیارەکەت بۆچی وای خوڵقاندووە کە بتوانێت لە خۆی تێکدا وانە بتوانێت لە خۆی تێکدا لەبەر ئەوە کە بۆ تاقیکردنەوە دروست کراوە. لەبەرەوە کە وانەبێ ئەگەر ویستیی ئازادی نەبووە بتوانێت بەرز بێ و نزم بێ بتوانێت لا بدا یا ڕاست بڕوە بە کەڵکی تاقیکرانەوە نەدەهات. بەلای کەمەوە لە سێ شوێن لە قورئاندا لە سوورەتی کەهفدا لە سوورەتی مولکدا و لە سوورەتی هوددا خوا ئەو تعبیرەی هێناوە لیەبلووەکم یا لیەبلووەهم ئەیهم یا ئەیکم ئەحسەنو عەمەلا تاکو تاقیتان بکاتەوە. ئێمە بە تاقیکرانەوە دروست کراوین. تاقیکرانەوە دەبێ وابێ کە مرۆڤ بتوانێت دەرچێ و بتوانێت دەرنەچێت. بۆیە لە ڕاستیدا خواناسی معریفەت الله لە عەقڵ و دڵی مرۆڤدا ڕیشەی هەیە داکترەوە. بەڵام مرۆڤ دەتوانێت ئەو معریفەت الله ئەو خواناسینە خزمەت بکە و گەشەی پێ بدا و هەراشی بکە و دەشتوانێت کە خزمەتی نەکا و بەڵکو پەشبوردەی کا و بیپوشێنێتەوە. هەردوو توانایەکە بە مرۆڤ دراون بۆی سەرنجام مرۆڤ ئەگەر دەرچوو ئازایەتی بێ بۆی ئەگەر دەریش نەچوو خراپە بێ بۆی. بەڵام ئێستا دەرچوونی فریشتان ئازایەتی نییە. دەرچوونی فریشتان لە تاقیکردنەوەی ناسینی خوا و بەندایەتی بۆ خوا یا پێچەوانەکەی ئازایەتی نییە چکە بۆ خواوای خوڵقاندوو هەر ناتوانن غەڵەت بکەن بەڵام مرۆڤ دەتوانێت غەڵەت بکە. بۆیە ئەگەر مرۆڤ کە دەتوانێت غەڵەت بکە چاکە بکە خۆی دەسەر چاکە ڕابێنێ ئەوە شایستەی ئەوەیە کە تەقدیر بکرێ و دەستخۆشی لێ بکرێت. مامۆستا پرسیارێکی دیکەی گرنگ هەر سەبارەت بە پرسیاری یەکەم ئەویش ئەوەیە ئێمە ئازانین بەرهەمی ئیمان ئەبێ چاکە بێت واتە چاکەکردن. بەڵام کە دێنە سەر خراپە خەیاڵمان بۆ ئەوەچێت کە خراپە بەرهەمی بێ ئیمانیە واتە یعنی با پرسیارەکە زۆر ڕوون بێ دەکرێت وا تەسەور بکەین هەچی ئیماندارە لە بابەتی خراپە بەلای خراپە ناڕوا یاخود بە ئاوا بڵێن ئیلا بەرهەمی خراپ یاخود با بڵێن ئەوەی کە خراپە ئەکا ئیلا دەگەڕێنەوە بۆ ئەوەی کە ئەم کەسەکە ئیماندار نییە. مەبەستم ئەوەیە نێوانی چاکە و خراپە چۆنە یعنی ئیلا ئەو کەسەی کە ئیماندارە ئەوە چاکە ئەکا و ئەوەی کە بێ ئیمانیشە خراپە ئەکا یان بە پێچەوانەوە ڕەنگە تێکەڵەیەک هەبێ لێ بنن ڕەنگە ئەوەی کە بێ ئیمانیشە بۆ هەیە چاکە بکە ڕەنگە ئەوەی کە ئیمانداریشە خراپەش بکە. ئەمە چۆنە مامۆستا؟ بەڵێ ئەمە هەر بۆ خۆت وەڵامی خۆت دایەوە هەر بۆ خۆت وەڵامی خۆت دایەوە کاکە پەیوەند. گومانی تێدا نییە کە ئیمان سەرچاوەی هەموو سیفەتە بەرزەکانە. الئیمان ينبوع الفضائل گومان لەوەدا نییە. بۆ لە چەند شوێنان لە قورئاندا خوا سوبحانە وتعالە دوای ئەوە باسی ئیمان دەکا ئەمجا باسی خەسڵەت و سیفەت و ئاکارە بەرز و جوانەکان دەکا. بۆ وێنە لە سوورەتی المؤمنوندا یعنی وەکو من پێشی ئیستدلال دەکەم بە قورئان کە ئێمە ئەو متمانەی بە قورئانمان هەیە کە عیلمی خوایە ئەو متمانەیەمان بە هیچ شتێکی دیکە نییە. بۆیە بەتاکید ئەوەی قورئانیش دەفەرمێ واقعیش هەر وایە. تەماشا بکە لە سوورەتی مؤمنوندا بسم الله الرحمن الرحیم قد أفلح المؤمنون بەڕاستی سەرفرازن بڕواداران جا ئەوجا وەصفیان دەکە الذين هم في صلاتهم خاشعون
والذين هم عن اللغو معرضون والذين هم للزكاة فاعلون والذين هم لفروجهم حافظون والذين پێدادێ نۆ دە صفەت باز دەکا هەمووی کە هی ئیماندارانە. لە سوورەتی شوڕادا خوا دەفەرمێت وما أوتيتم من شيء فمتاع الحياة الدنيا وما عند الله خير وأبقى للذين آمنوا وعلى ربهم يتوكلون والذين يجتنبون كبائر الإثم والفواحش وإذا ما غضبوا هم يغفرون والذين استجابوا لربهم وأقاموا الصلاة وأمروا شورى بينهم مما رزقناهم ينفقون والذين إذا أصابهم البغي هم ينتصرون تاكوتاي هموي بيشي باسي إيمان دكا جاب باسي وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا عباد الرحمن بيشي إيمانه بندايتي بوخو أمجا يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلامة تاكوتاي كواتب فعلا إيمان سەرچاوەیەکی زوڵاڵە هەرچی سیفەتی بەرز و ئاکاری پەسند و جوانە چێ وەکو سیفەت و خەسڵەتی پەنهانی کە سیفەت و خەسڵەتە چاکە پەنهانەکان ڕەگوڕیشە و بنکی ئاکارە ڕواڵەتیەکانن. یعنی مرۆڤ ئەگەر لە دەرونیدا خۆ بە کەمزانی هەبێ هەڵسوکەوتەکەشی خۆ بە کەمزانانە دەبێت. ئەگەر لە دەرونیدا خۆ بە زلگرتن هەبێت تەکەبور هەبێ لە ڕۆیشتنیدا لە هەڵسوکەوتیدا خۆپەسەندی و خۆ بە زۆرگری و فەخر فرۆشی دەبێت بۆ وێنە. ئەگەر مرۆڤ لە دەرونیدا ڕەحم و بەزەیی هەبێ بەڕواڵەتی چاکەکاری و دەستگرۆی خەڵک و هاوکاری خەڵکی دەبێت و هەروەها جا ئیمان گومانی تێدا نییە کە سەرچاوەیە کە هەرچی سیفەتی باش لەوێوە دێت بەڵام دەبێت ئەوە دەبێت لێرەدا هەڵوەستا بکەین. ئایا هەرچی گوتی ئیماندارم یا هەرچی لەسەر ئیمان حیساب کرا ئەو ئیماندارەیە کە هەرچی سیفەتی چاکە لێ چاوەڕێ بکرێ و هیچی خراپی لێ چاوەڕێ نەکرێ مەرج نییە. بۆ چونکە ئیمانیش لە ڕاستیدا پلە ئیمانیش یەک شت نییە پلە خوای پەروەردگار باسی ئیمانداران دەکات دوای دەفەرمێ والذین يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات وەکو چۆن کوفریش یەک جۆر نییە کوفرش دەڕەکاتە بەرەو خوار ئیمانیش دەرەجاتە بەرەو سەر. جا هەیە لای کەمی ئیمانی هەیە کە لای کەمی پێشتر باسمان کردووە باسە کە لای کەمی ئیمانی هەیە مانەوە لای کەمی سیفەتە جوانەکانیشی لێ چاوەڕێ دەکرێت. هەیە لای کەمی کوفری هەیە ئەوە لای کەمی ڕەذائیلیشی لێ تەوەقوع دەکرێت. هەیە لای زۆر کوفرێکی زۆر خەست و خۆڵ و گەورەی هەیە بێڕەزای هەیە ئەوە لای زۆری سیفەتە خراپەکانیشی لێ چاوەڕێ دەکرێت. بەڵام ئایا مرۆڤ بەهۆی ئیمانەوە پارێزراو دەبێت لە هەڵا؟ تەنیا پێغەمبەران عەلەیهیمو السەڵاتو وەسەلام پێغەمبەرانیش تەمان لە هەڵەی بە ئان قەست واتە لە گوناحی بە ئان قەست پارێزراو بوون. ئەمما لەوەدا کە بە هەڵەدا بچن لە شتێکدا پیان وابێت وایە و دوایی وانە بێ خۆ پێغەمبەری خاتەمیش عەلەیهی السەڵاتو وەسەلام خوا لە قورئاندا چەند هەڵەی بۆ ڕاستکردوونەوە عەفا الله عنک لما ئەذینتە لەهم عەبەسە وتەوەلا ئەن جاءه الأعمى ما كان لنبي أن يكون له أسرى لشان شوينا الخوا سبحانه وتعالى ببيغمبري خاتم دفرمي عليه الصلاة والسلام ندبوات كذبات دبواب كي أود دیارە نەیزانیوە خۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ئیجتیهاد و کۆشەشێکی کردو تێیدا نەیپێکاوە بەڵام ئەوە بە گوناح لە قەڵ نادرێت بە مەفهومی ئێمە چونکە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام دەفەرمێ حاکم کە ئیجتیهادی کرد ئەگەر پێکای دوو پاداشتێکە نەیپێکا پاداشتێکی هەیە بەڵام لە قەدەر مەقامی بەرزی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام خوا سبحانه وتعالى ئەوی بە هەڵە بۆ پێغەمبەری خاتەم لە قەڵەمداوە هەروای پێغەمبەرانی دیکەش عەلەیهیمو السەڵاتو وسەلام. بەو باری ئەو لاشدا ئایا مەرجە هەر کەسێک کوفری هەبوو هەرچی ڕەذائیل لە تێیدا بێ و هیچ فەضائیلێکی تێدا نەبێ نەخێر. جاری کرد باسمان کردو ئەشەج عەبدی قەیس ڕێز عەشیرەتێک هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم فەرمووی إن فيك خصلتين يحبهم الله الحلم والأنات أو لا صحيح مسلم ده تو دو صفة تيدان خوا خوشي دبن هو هاتو مسلمان دار مسلمان نبوه
حلم و ئەنات حلم دەڵێ پێچەوانی سورعەت الغەضەبە یعنی هێدی و مەند بە کوردی بێت و هێدی و مەند والئەنات ئەنات یعنی بەکاوە خۆ لەسرە خۆ ینی پێچەوانەی عەجەلەیە دوو سیفەتی جوانن جا دڵ ئەویش گوتی ئەو دوو سیفەتە بۆ خۆم پەیدام کردوون ئەم الله جەبەلەنی عەلەیهما یان خوا منی لەسەر ئەو دوو سیفەتە سروشتاندووە فەرمی بەڵکو خوا تۆی لەسەر ئەو دوو سیفەتە سروشتاندووە لە فیترەت و خوا ڕزقتدا هەن ئەمجا ستایشی خوای کرد کە ستایش بۆ خوا کە دوو سیفەتی لە مندا داناون کە خۆشەویستی خۆی نی لە چیەوە پێغەمبەر سەڵ عەلەیهی ئەوەی فەرموو ئەشەج عەبدی قەیس ڕەئیسی عەشیرەتێک بووە بە سەرۆکایەتی قەومەکەی خۆی وەکو وەفدێک شاندێک هاتوون بۆ خزم پێغەمبەر سەڵ عەلەیهی وسەلەم کە موسڵمان ببن قەومەکەی هاتوون زوو ئەویش فەرمووی کێ سەرۆکتانە وتیان ئەشەج عەبدی قەیس کوا لەکوێیە وەڵا لە دوایە کە هاتوو فەرمووی بۆ دواکەوتی تەماشا زەوق و سەلیقە بکە نەبەسراوەتەوە بۆی کە هەرچی موسڵمان بێ زەوق و سەلیقەی هەیە چی کافر بێنێتی مەرج نییە ئاویش گوتی ئەی موحەممەد ئەوانە هاتن یەکسەر بەس من پێم جوان نەبوو بە بەرجی سەفەرەوە بە تۆز و خۆڵ بە ئارەقی و بێمە مەجلیسی تۆ پیاوێکی گەورەیت لە ڕێ لامدا خۆم شۆرت ڕەنگە ماڵە دۆستێکی بوو بێ پۆشاکەکەم گۆڕی بۆنی خۆشم بەخۆ کرد ئاوا لایەقە بێمە مەجلیسی تۆ پێغەمبەریش ئەوە عەلەیهی سەڵات و سەرنجیدا فەرمووی ئەتۆ ئەو دوو سیفەتەت تێدان خوا خۆشی دەوێت دوو سیفەتەکەی دیار بوو لە هەڵسو کەوتەکەیدا بەرجەستە بوو کەواتە دەگونجێ ئینسان موسڵمانە بە سیفەتی باش تێدا بێت مامۆستا سەعیدی نۆڕەسی خوا دەرەجەی عالی کا و خوا پاداشی داتەوە کە بەڕاستی زۆر قوڵ بۆ تۆ بە زۆر شتی ئیمانی و نەفسی و دەرونیدا دەڵێ جارێ وا کەسێ موسڵمانە بەڵام سیفەتێکی کافران یان سیفەتێکی کافرانی تێدایە جارێ کەسێک کافرە بەڵام سیفەتێکی موسڵمانیان سیفەتی موسڵمانانی تێدایە کەواتە مەرجنی هەر کەسێک ئەهلی ئیمان بوو هەرچی فەضائیلی کە لە ئیمان و پەیدا دەبێت هەیبن و هیچ ڕەذیلە و سیفەتێکی خراپ کە لە کوفر و دێ نەیبن بەڵکو ئەوە تا حەدیسی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێ ئەخوەف ما ئەخاف عەلەیکم الشرك الخەفی وخوای پەروەردگار لە سوورەت یوسفدا دەفەرمێ وما یؤمن ئەکثەرهم بالله إلا وهم مشركون زۆربەیان ئیمان بەخوا نایەن مەگەر شیرکی لەگەڵ تێکەڵ دەکەن پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هێندە کە جەختی لەسەرەوە کردوتە خۆتان لە شیرک بپارێزن شیرکی گچکە و شیرکی گەورە لەبەرەوە کە دیارە ئیماندارانیش متەلەبیس دەبن جیرۆدە دەبن بە گوناحانەوە بە شیرکەوە بە بەشتی خراپ و هەڵەوە هەروەکو دەشگونجەیە کەسێک کافریش بێ بێ بڕواژ بەڵام سیفەتی باشی هەبن بۆچی چونکە خۆ دوجار کاکە پەیوەند دوجار ئێمە مرۆڤین کافر بین یا موسڵمان مرۆڤین ئەو مرۆڤە خوا بە هەمویان دەفەرمێ فیطرة الله التي فطر الناس عليها خۆ عەقڵی داوە بە هەمویان فیطرەت و زگماک و خواڕزکێکی پاکی بە هەمویان داوە جا خۆجارەوە کابرا کافریشە بڵێن بێ بڕواایە یاخود ناموسڵمانە مەرجی هەچی ناموسڵمانیش بوو کافر بێ جاریکە باسمان کردووە کەسێک هەیە ناموسڵمانە دەی بڵێ ناموسڵمان بەڵام دروست نیە بڵێ کافر بۆ کافر ئیسم فاعیلە وەکو چۆن موسلیمیش هەر ئیسمی فاعیلە كفر يكفر فهو كافر أسلم يسلم فهو مسلم يعني هەردووکیان دوو فعل لە خواندا دێنەدی مسلمانەکە ملکەچی لە خۆیدا دێنێتەدی کافیرەکە داپۆشین لە خۆیدا دێنێتەدی مسلمانەکە کەسێکە بۆ خوا ملکەجێ بە ئیرادە ویستی خۆی کافرەکەش کەسێکە حەقی بۆ دێ بەڵام حەقەکە ڕەفز دەکا و دەیشارێتەوە ئەدی کەسی حەقی بۆ نەهات بێ لە حەق حاڵی نەبوو بێ ئەو کاتە ناوی کافر نایگرێتەوە هەر دەڵێ نامسڵمانە ملکەچ نەبوو بۆ خوا بەڵام مەرجێ کافر بێ ئەهلی فترەیە حکمێکی دیکەی هەیە کە ئەوە خوای پەروەردگار لە سوورەتی ئیسراءدا زۆر بەڕوونی ئەو حەقیقەتەمان بۆ بەیان دەکات وما كنا معذبين حتى نبعث رسولا ئێمە تا پێغەمبەر ڕەوان نەکەین و پەیامی خوا بە خەڵک نەگە ئێمە خەڵک سزا نادەین نە لە دنیادا سزایان دەدەین نە لە دوا ڕۆژیشدا ئەوە بابەتێکی قوڵە کەواتە دوجار مرۆڤەکان هەمویان چه مسلمان بن مسلمانەتەکەشیان ئیمانێکی چاکیان هەبێ یاخود ئیمانێکی نیوە ئیمان چ نامسلمان بن نامسلمانانیش چ کافر بن حەقیان پێگەی بە ڕەفزیان کرد بێت چ حەقیان پێ نەگەی بێ دوجار هەمویان مرۆڤن و هەموو مرۆڤەکان خوا دەفەرمێ فأقم وجهك للدين حنيفا فطرة الله التي فطر الناس ناس يعني بسلمان وكا هەموو يعني لەسەر زگماک و خوارزێک خوڵقاندووە کە ئەو زگماک و فیترەتە
ئەگەر لەگەڵی ڕاستکەن و ئاگیان لێ بێ و شێطان لیان تێک نەدا ئەو زگماکە خوا و خاوەنی خۆیان پێدەناسێنێ. مامۆستا هەر سەبارەت بە بابەتی ئیمان ئەگەر پەیوەستی کەینەوە بە واقعەوە بە شێوەیەکی کردەیی زۆر جارە ما بیسین مەسەلەن بۆن منە بۆیە پرسیارەکە منش لەسەر ئەوەیە ئایا شتێکەیە ناوی ئیمانی تاکە کەسی بێ شتێکی کەشمان هەبێ ئیمانی دەسە جەمعی بێ بۆ مانایی کە زۆر جارە بیستین مەسەلەن فڵان کەس مەسەلەن لە فڵان گروپ و فڵان جەماعەت نەما ئیمانەکەی لەکەدار بوو یا مەسەلەن فڵان کەس لە جەماعەت دوورکەوتەوە و لەو کارە کۆمەڵیە دوورکەوتەوە و ئیمانی بە جۆرە لە جۆرەکان لەکەدار بوو یعنی سەرنجام شتێکمان دەزەکەوێ بەمانە ئەوەی واقعەک هەبێ پێ بگوترێ ئەوە ئیمانی دەستە جەمعیە وەختی کاچینە ناو هەست بکەین کە مەسەلەن بۆن منەوە لە ناو BA کەدا لە ناو ژینگەیەکان کە ئیمانێکی دەستە جەمعی تایە و کە هاتینە دەرەوە ئەو کاتە پێویست بینەوە بە ئیمانێکی تاکە کەسیەوە ئەمە چۆنە مامۆستا؟ وڵای ئەوە تۆزە وردە کاک پەیوەند دەبێت شی بکەینەوە جارێ دەبێت لە چەند خاڵێکدا شی بکەینەوە بە کورتی یەکەم گومانی تێدانێت کە ئیمان پەیوەندی بە خودی مرۆڤەوە هەیە وەکو تاک ئەوە نییە بڵێ وڵا دەبێت لە خەڵکی دیکەش لەگەڵیدا ئیمان بێن جاوزە ئیمانەکەی دێت نا ئیمان خوا هەر بە سیغەی کۆ بانگی ئیمانداران دەکات یا ئەیها الذین ئامنوا بەڵام یا ئەیها الذین ئامنوا واتە هەر کامێکتان لە ذاتی خۆیدا ئیمانی هێناوە بە هەمووتان بوونە ئەوانەی ئیمانتان هێناوە ئیمان شتێکە بە مرۆڤ خۆی دەبێ بهێنێ خوای پەروەردگار دەفەرمێ وقل الحق من ربكم فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر دەبێ ئینسان مەشیئەت و ویستی خۆی بخاتە کار تاکو ئیمان بێنێ یاخود پێچەوانی ئیمان کە کوفرە هەڵی بژێرێ ئەوە یەک دوو بەڵام ئیمان دوای ئەوەی لە دڵی مرۆڤدا جێگیر دەبێ ئەو ئیمانە خاوەنەکەی پاڵ پێوە دەنێ کە لەگەڵ ئەوانی دیکەی کە ئیمانی هێناوە برا بێ تەبا بێ دۆست بێ و پێکەوە پەیوەست بن جارێکی دیش ئەو وێنە بۆ هێنایەوە ئێستاش بیهێنمەوە باشە ئەم تەسبیحە هەر کام لەو دەنگکانە بێگومان ئەو دەنگکە تەسبیحانە کونێکی تێدایە ئەو دەزۆ پێیدا چووە بەڵام ئەو دەزوە کە بە نێویاندا چوو هەموویانی کۆ کردوێتەوە لە ڕاستیدا هەر کامێکیان دەنگێکی سەر بەخۆیە و تایبەتمەندی خۆی هەیە ئەوانە ئەو دەزوە کە بە نێویاندا چووە ئەگەر دای بنینەوە ئیمانە ئەوانش بڵێن ئیماندارانن هەموویانی ها پێکەوە یەک ئاراستە کردووە پێکەوە لە تەنیژێکی ڕیز کردوون ئیمان دەبێت لە دڵی تاکەکاندا هەبێ ئەمجا تاکەکان دەگونجێ پێکەوە پەیوەست بن یا گەوێنەیش کە بێنینەوە خشت ئەو کەرەسەی کە دیواری پێ دروست دەکرێت هەمویان لە قاڵب دەدرێن یەک شێوە بۆی بتوان بگونجێ لە پەنایەک بنجا چ بەردینە قاڵبێ خشتی سوور بێت چ بلۆک بێ هەرچی بێت دەبێت وەکو یەک بنجا ئەوجا پێکەوە جوود دەبن دەبێت ئیمانەکە هەبێ لە تاکدا ئەمجا دەگونجێت کە کۆ بن و پێکەوە ببن ئایا ئەگەر پێکەوە کۆنە بن بە ئیماندار لە قەڵم دەدرێن بە بێ ئیمان لە قەڵم دەدرێن نەخێر بەڵام ناگونجێ ئیماندار بن و پێکەوە نەبن ئەگەر بۆیان بگونجێ بەڵام بۆ وێنە کەسی ئیماندارە و سجن دەکرێت کەسێک ئیماندارە و شوانێکە کەسێک بڕوادارە و لە شوێنێکی دووروڵاتە لە شوێنێکە مەسەن هەر خۆیەتی ئایا ئەوە زیان بە ئیمانەکەی دەگا نەخێر یوسف عەلەیهی سەڵات وسەلام لە میسر بوو پێغەمبەری خوا بوو ئیماندار بوو تەنیا خۆی ئیماندار بوو ئایا زیانی پێگەیشتو نەخێر هەوڵی داوە لەگەڵ دەوروبەرەکەشی ئەو لەو ئیمانەی کە خۆی لێی بەهرەمەند بوو بەهرەمەندیان بکە بەڵام خۆ کە بەدەنجەوە هاتبن یان نەهاتبن ئەگە هاتبن ئەوە بۆ ئەویش پاداش بوو بۆ ئەوانیش خێر و خۆشەوە بەدەنجەوە نەهاتبن خۆ ئیمانەکەی ئەو زیانی پێناگا جا بۆیە گوتم شتەکە تۆزە وردە کەواتە ئەگەر ئیمان هەبێ لە دڵی مرۆڤدا پاڵی پێوە دەنێ کە لەوانەی دیکە کە ئیمانیان هەیە لە پیاوان و ئافرەتان لیان نزیک بێ پێکەوە دۆست بن هاوکار بن ئەوە دوو حەقیقەتی سێم ئەوەیەکە ئیمان وەکو چۆن بریتێ لە خواناسی و خۆشویستنی خوا سوبحانەوە وتەعالە لە هەموو شتێک و هەموو کەس زیاتر
و سام و هەیبەت بەرامبەر بەخوا پشت بەستن بەخوا ملکەچکردن بۆ خوا بە گەورەگرتنی خوا بە مەزەنگرتنی خوا ئیمان وەکو چۆن ئەو حەقیقەتانەیە هاوکات ئیمان ئیلتیزامیشە پابەندیشە باشە ئەو پابەندی و ئیلتیزامە ئەوە بڵێ ئەو حەقیقەتانە مرۆڤ توانی بە تەنێ هەڵیان گرێ ینی ئینسان دەتوانێت لە ذاتی خۆیدا خۆی پەروەردگاری لە هەموو کەس و هەموو شتێک لا بەرزتر بێ خۆشەویستتر بێ بەڕێزتر بێ زیاتر مل بۆ کەس کراوتر بێ پشت پێ بەستراوتر بێت هەموو کەس دەتوانێت وانە بێنێت بەڵام ئەو شریعەت و بەرنامەی کە خوا ناردوویەتی کە ئیمان دوجار وەکو چۆن ئەسڵ و ڕەگ و ڕیشەیەکی هەیە لە عەقڵ و دڵدا جێگیر دەبێت بەڵام لە قوپۆپیشی هەند ئەو کە بریتێ لە ئیلتیزامانە ئەو پابەندیانە کە مرۆڤ دەبێت لە ژیانی تاچی و خێزانی و کۆمەڵایەتیدا بیان هێنێتەدی ئەی ئەوانە هەر تەنانەت نوێژەکەشی بەتەنێ بەڵێ بۆ بەردەکەوێ بەڵام بکە بە کۆمەڵ بێ پاداشتی زیاترە بەلای کەمەوە هێندێکی دەڵێن فەرزی عینە نوێژی جەماعەت هێندێک دەڵێن فەرزی کیفایە بەڵام زۆربەیان دەڵێن سنەتێکی جەخت لەسەر کرا و مؤەکەدە هەروەها مرۆڤ بەتەنێ ناتوانێت حەجێ بکە زەکات چۆن دەدەی بەتەنێ تۆ زەکاتەکەتەوە لە ماڵت کەوتۆ دەبی دەی بە کەسانێکە و هەروەها شتەکانی دی ئەم ئەگەر بینە سەر بەرنامەکانی ژیان چەسپاندنی دادگەری لابردنی زوڵم مستەم بڵاوکردنەوەی سیفەتە بەرزەکان لابردنی سیفەتە خراپەکان و جێبەجێکردنی سزا شەرعیەکان بەسەر کەسانێکدا کە دین و ژین و ناموس و ماڵ و سامان و عەقڵ و کەرامەتی کۆمەلگا دەخەنە مەترسی ئەوانە خۆ بەتەنێ جێبەجێ ناکرێن کەواتە ئەوەش حەقیقەتێکی دیکەی سێم کە ئیمان وا دەکا کە ئیلتیزام هەبێت ئیلتیزام بە ناچاری وات لێ دەکا کە توو هەوڵی خەڵکێ پەیداکەی ینی پێغەمبەری خۆمان محەممەد صلی الله عليه وسلم و هەموو پێغەمبەران عليهم الصلاة والسلام بۆچی لەگەڵ ئەو حەقیقەتەی کە خوا پێیداون ئەو نبووەت و پێغەمبەرایەتیە یەکسەر هەوڵیان داوە کە بیگەین بە خەڵک چۆ زانیویانە ئەو ئیمانە پێویستی بە ئەعوان دەکا پێویستی بە هاوکاران دەکا پێویستی بە کەسانە دەکا کە لەگەڵیدا هاوکار بن تاکو ئەو ئاین و شەریعەت و بەرنامەیە کە خوا سبحانه وتعالى ناردوویەتی لە ژیانی خێزانی و کۆمەڵایەتی و سیاسی کۆمەلگاکانە بەرجەستەی بکەن بەڵێ مامۆستا ئەو فرسەتێکە بەڵام ئەوە کە کەسێک لایەنێک لە کۆمەڵێک دوورکەوێتەوە ئیمانی نوقسان بێ ئەوەش یەک حاڵەتی نییە بەڵێ کەسێک بەناحەق لە کۆمەڵێک خەڵک لەگەڵیدا هاوڕێ بوون لەگەڵیاندا هاوڕێ بووە کاروانێک بوون بەرەو خوا چوون بۆ تەماعێکی دنیایی لەوان دوورکەوێتەوە یاخود لەبەر هەڕەشەیەک یاخود لەبەر هەوایەکی نەفس و بەتەکید گوناهبارە بۆ کارێکی هەرەوەزی بەجێ دێڵێ بەهۆی ئەوە ڕەنگە کەلێنێکی تێ ببێ و خۆشی دوای زەرەر دەکات پیغمبر عليه الصلاة والسلام كذا فرمي يد الله على الجماعة يد الله مع الجماعة ومن شد إلى النار يعني إنما يأكل الذئب من الغنم القاصية قورك زفر بمريك دبا كداب رابي للران أي أول بر أوي كخوشي زرر دكا أو كومالش أو خلقش كليان دور دكا بتو أوانيش توشي زرر دم كلين يانتي دبي أو بتأكيد أو كاتا جناه بار دبي بەڵام نەک لەو ڕۆوەکە وەڵا ئیمانەکەی هەڵوەشاوەتەوە نا لەو ڕۆکە کارێکی واز لێ هێناوە کە ئیمانەکەی داخوازی کردووە کە بەرهەمی ئیمانەکەیەتی بەڵام ئەگەر ئەلبەتە ئەگەر پاساوێکی هەبێ بۆ وێنە پێی وابێ ئەو کۆمەڵە و جەمعە ئەو خەڵکە خێریان پێوە نیە یاخود کە لەوان دوور دەکەوێتەوە بچێ کارێکی باشتر بکە ئاخر ئەوەش هەیە مەڵی خەڵکێک بە ناوی ئیسلامەوە کار دەکەن جا هەر شتێکە یانی ڕێکخراوێکی مەدەنیە لایەنێکی سیاسیە هەر شتێکە هەر دەستگایەکە ناوەندێکە پێی وابێ کە نەخێر ئەوە دنیای بەسەردا زاڵ بۆ تەماع و یاخود شتی شەخسی و بۆ شتێکی یا بنەماڵەیی و ئەوانە خێری پێوە نییە لەبەر ئەوە لێ دوورکەوێتەوە ئەوە حسابێکی دیکەی هەیە بەڵام لەبەر تەماعی دنیای لەبەر بەرژەوەندی شخصی یاخود لە ترسانیا لە برسانیا بە هەر هۆکارێکی دیکەی ناشەری لێ دوورکەوێتەوە کاتە گوناهبارە لەو ڕۆکە شتێکی بەجێهێشتووە کە ئیمانەکەی لێ داخوازە کرد کە دەبێ بیکە کە بریتێ لە کاری دەستە جەمعی وەرەوەزی بەڵێ مامۆستا ئەو فرسەتی کە ماوەمە دیسان پرسیارێکی کە دیسان لەسەر مەسەلەی ئیمان و واروها شوێنەواری ئیمانەکەم بە تایبەتی ئەوەی کە پێویستە بێتەوە بە قورئانی پیرۆز لە قورئانە مامۆستا ئێمە شتێکە بینین
یاخود گوتارەکەی زۆر جار دەبێت بە دوو ئاڕاستی سەرەکی ئەگەر دروست بێ ینی ئەم قسەی من ینی دەربڕینەکەمی وا هیوادارم شاو بێ گوتارێکیان گشتیە یا ئەیها الناس بەس ئەم گوتارێکی تر لە تەنیشتەوە هەیە گوتاری یا ئەیها الذین ئامنوا بۆ نمونە ئەگەر لە سوورەتی حوجورات نمونەیەک وەربگرین یا خوای گەورە فەرمی أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم يا أيها الذين آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا بلام هر لم سورتها خواي قورا لشون يشترى فرمي يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا هتاكو تاي آياتك قسك لسر أمايا أم تايبد من دي ما مصابوتش قررته لنا ناسا ديسان تايبد من دي قررته بأهل إيمان لم خطاب قرآنها ما مصا زوجر یان ئاڕاستەکردن هەیە یان نەهی هەیە بەڵام لە مەوزوعی با بڵێن خیتابە عامەکەیە خیتابە گشتەکەیە ئەم ئاڕاستەیە نابینرێ یا مەسەلەن ئەم نەهیە نابینرێ ئەم ئاڕاستەیە نابێت شتێکی گشتیە قسەکە لەسەرەوەیە ئیمان لێرە دیسان مەسەلەن چۆن پێیوەستە بێتەوە بە ئێرەوە چۆن ئاڕاستە ئەکرێ مامۆستا کاک پەیوەند خیتابی دواندنی خوا سبحانه وتعالى لقرآن مكيدة يا أيها الإنسان بوا يا أيها الإنسان ما غرك بربك الكريم يا أيها الإنسان إنك كادح إلى ربك كدحا فملاقيه ياخذ يا بني آدم بوا يا بني آدم خذوا زينتكم عند كل مسجد يا بني آدم إن الشيطان لكم عدو فاتخذوا عدوا يا أيها الناس بوا يا بني آدم بوا يا أيها الإنسان أوسيه يك جاريش لقرآن مكيدا نهاتو يا أيها الذين آمنوا بو لبر أوك أخوة سبحانه وتعالى مروفكاني دواندوا يا أوكو تاك دواندوني يا أيها الإنسان يا أوكو وشي آدم دواندوني يا أوكو خلشك ألفت بيك ودقرن يا أيها الناس يعني أنسو ألفت يعني بيك وهي بقشتيت لقرآن مدينة دا يا أيها الناس هي يا أيها الذين آمنوا الشيء هل سورة حجرات كوينت في هنا كسورة مدينية سورة سلتاي سورة نساء يا أيها الناس يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء يا أيها الناس قد جاءكم الحق من ربكم جاء لبر أول قرآن مكي دا أخواه برواداراني وكو كوماليك ندوان دو چونكا چەند تاکێکی پرژوبڵاو بوون یەک وە کۆمەڵێکی چەوسێنراوە و قەوارە بوون لە مەدینە دوای ئەوەی کە قەوارەیان پەیدا دەبێ بوونێکیان پەیدا دەبێ کە بتوانن فەرمانەکانی خوا جێبەجێکەن قەدەغەکانی خوا خۆلێ دوور بگرن بتوانن ئەو ئەرکە شەڕیانی خوا دەخاتە سەرشانیان جێبەجێیان کەن ئێستا زۆر کەس وا دەزانێ یاسا شەرعیەکان هەمویان لە مەدینە دابەزیون كواني أوا أصل ياسا شرعية كان حلال وحرام وأوانا هم لما كش دا بزيون لما كش نويش بوا زكاة بوا الزنا قد غكراوة قتل قد غكراوة دزي قد غكراوة خواي برقار خاني هاني خلشي داو بو راس قوي بو أمانة بو الرحمة بزي والنهي ليكردون لبيسوانا كانيان بلان لما قناغي ما كالبروي مسلمانا قواري كان نبوا بەگشتی خوا فەرمانەکانی پێکردوون لە قۆناغی مەدینە شتەکان دیاری کراون ئەگەر نەخۆ لە قۆناغی مەکەش ڕۆژوگرتن هەر هەبووە بەڵام لە قۆناغی مەدینە یەک مانگ دیاری دەکرێت لە قۆناغی مەکەش نوێشکردن هەر هەبووە دایک من عایشە خوا لێ ڕازی بێ دەڵێ پێشێت خوای پەروەردگار دوور کاتی بەیانی و دوور کاتی ئێوارە فەرز کرد لە مەککە بەڵام دوایی دەبێتە پێنج فەرزەی نوێژ هەتا هەندێک لە زانایان دەڵێن بەڵێ پێنج فەرزەی نوێژ لە شەوی میعراج ئیسرا میعراجدا فەرز بووە بەڵام لە مەدینە پابەندی پێوە کراوە نوێژ بە کۆمەڵ کراوە و هەروەها نوێژی جومعە هەروەها زەکات خۆ ماڵبەخشین هەر هەبوو لە قۆناغی مەکەش بەڵام لە قۆناغی مەدینەدا دیاری کراوە لە چەند بدرێ و بەچێ بدرێ و چۆن بدرێ و ماوەکەی چەند بێت و ئەوانە و کەواتە بۆیە لە قۆناغی مەکەدا خوا سبحانه وتعالى یا ئەیها الذین ئامنووی بەکار نەهێناوەکو چون ئیماندارانێک نەبوون قەوارەیەک بن و خوای پەروەردگار ئەرکەکانیان پێبەسپێرێ
لە شوێنێک نەبوون کە خاوەنی ئیرادە و ئیدارەی خۆیان بن تاکو بتوانن ئەو فەرمانانی خوا پێیان دەکات جێبەجێیان کەن. جا پرسیارەکەی جەنابەت کە ئایا یا ئەیوهە الەذینە ئامەنوو بەتەئکید دەچێتەوە ناو نێو یا ئەیوهە الناس دەچێتەوە نێو یا بەنی ئادەم، بەڵام دوای ئەوەی کە کۆمەڵگایەکی مسلمان دروست بووە ئەمجا خوا سوبحانە و تەعالە وەکو خۆیان دواندوونی ئەدی بۆچی یا ئەیوهە الناسوش هەر هەیە ئەوانیش دەدوێنێ و غەیری وانیش دەدوێنێت. ئێستا ئەوەی سوورەتی حوجورات بۆ زانیاری جەنابەت بۆچی لەوێ یا ئەیوهە الناس بەکار هاتووە؟ ئەوە خۆی لە سوورەتی حوجوراتدا 5 جار یا ئەیوهە الەذینە ئامەنوو هاتووە، 1 جار یا ئەیوهە الناس هاتووە. ئەو یا ئەیوهە الناسە بۆچی هاتووە؟ لە کاتی ئازادکردنی مەککەدا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمانی بە بیلالی حەبەشەیە کرد چێت خواری ڕەزی لەسەر بانی کەعب بانگیدا زلزلانی کافرەکان کە مسلمان نەبوون گوتیانەوە محەممەد کەسی دەست نەکەوت ئەو قەلە ڕەشە نەبینێتە سەر پیرۆسری شوێنی ئێمە. خوای پەروەردگار ئەمە ئەتەی ناردە خوار یا ئەیوهە الناس واتە مسلمانانیش و ئەوانەی کەش کە مسلمان نەبوون ئەی خەڵچینە ئێوەمان لە نێرومەیەک دروست کردووە جێڕامان بە چەند گەلوتیری تاکو پێک ئاشنا بن بەڕێ سەرتان لای خوا پارێزکارترتانن نەک سپی پێسترتان یاخود دەوڵەمەندترتان یاخود چیفچی ترتان. ئەوە کەواتە هێندی حەقائیق هەبووە لە قورئان لە قۆناغی مەدینەشدا هەر پێویست بوو کەخوا بۆ هەموو بەشەریەتی بەگوێ هەموو بەشەریەتی دابداتەوە. یاخود سەرەتای سوورەتی النساء يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها. أي خلقينا پارێز لەو پەروەردگارەتان بکەن هەمووتانی لە یەک مرۆڤ دروست کردووە هەر لە خۆشی هاوسەرەکەی دروست کردووە کە حەوایە واتە هەر لە هەمان جۆرە نەفس و هەمان جۆرە پێکهاتەی جەستەیی و ڕوحی. مەفەسا ئەڵقەی ژمارە 47مان کۆتایی هات بۆ درێژەی بابەتەکەمان ئەبێ بچین بۆ ئەڵقەی ژمارە 48. سپاس دەکەم سپاس دەکەم جا هەموو جارە نەخمەکەی جەنابەت دوایە نەخمەکەت ئاوازەکەت کە دەڵی کۆتایی پێهات و بڵێ ینی زۆر داخ و خەفەتەوە جەناب پرسیارت ماون و وەڵا بەتەشید ماوە دەرفەت نەبوو بیانکەی و وەڵامەکان وەربگریەوە بۆ بینەران و بیسەرانی بەڕێز ینی زۆر خەفەتی لێ دەخۆ سپاسی جەنابەت دەکەم و ئێمەش ئەگەر تەمەن باقی بێ ئینشاڵڵا لە ئەڵقەی 48 بە خزمەت دەگەین. سپاس دەکەم مامۆستا. بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە ئەڵقەی ژمارە 47 تاکو بێ گەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ.